هەروە بەم بەیانیە دووسێ قسەتان بۆ کەم و دوای ئەوە بەجێتانە هێڵم ئەتوانن دوایی هەموو بەڕێزانەی کە هەن بۆ خۆیان ژێرێ بگرنەوەی کە پێی خۆش بێت دیارە. کێشەمان هەیە نازانم بەڕەحاڵ خۆشەویستان سڵاتان لێبێ. دووسێ قسەتان بۆ کەم لەسەر دووسێ بابەت بە کورتی ئازیزان. ئەمە لای ڤیوێڵ ئەوکو گولەی وێڵ وایە باش ئەم فێڵە لای ڤیوێڵ بەڕاستی. ئازیزان یەکەم جار لەسەر ئەو مەسەلەی شاسوار و NRT و ئەوەی کە داخراوە لە کەرکووک و هەولێر و هین هەولێر و دهۆک ئەمەوێت ڕوونکردنەوەیەکتان پێ بدەم لەسەر ئەو مۆسوعانە بەڕاستی بۆی کە تێبگەن نەکەونە داوی ساختە چێشی قۆڵ بڕی وەکو شاسوار کە دەمێکەیە خۆی هەڕاش کردووە و کەسێکە کە ئەوەی کە لە ئەمریکا ڕوویە ئەوەی کە لە دادگای فیدراڵی ئەمریکا و FBI بڵاویان کردەوە شاسوار لە گوندی ئەڵمانی زیاتری کرد. ئەو یەکەم جار بوو فلیمی دەرکرد کە نانیشانەکەشی جوتیکە بوو هەمومان لە بیرمانە بەڕاستی. شاسوار دوو مانگە کرێی کارمەندەکانی خۆی ناوە لە NRT هەساوە لەگەڵ کۆمەڵێ لە هەرەی ئینسانە فاستەکانە ڕۆژۆ بۆ ئەمریکا بۆ ڕابواردنی خۆی لەوێشەوە هەساوە ئەوەی ساز کردووە ئەوەیش ڕێکەوتنیەکە لە بینی خۆی و یەکێتیە لە ڕاستیە. ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە ئەو ڕێکەوتنەی بینی یەکێتی و بینی شاسوار وردە وردە ئەبێ وا بکە کە میدیاکانی بەتەواتی کاڵ بێتەوە و کۆتایی پێبێ. هەساون ڕۆشتون لە هین لە هۆڵی پێشوازی با بڵێنەوەی کە پێڵێن VIP لە هەولێر ڕەسی مەلام سەفا دانراوە هەساون چوون ڕسمەکان تەڵەخ کردووە. چۆن تەڵەخکردن خۆشەویستان ئەها بە نمونە ڕێزم بۆ ئێوە هەیە ژن هەیە کاری خراپەکە هەیە مەسەلەن کاری خراپەکە یان لەش فرۆشی یان ئەلەم بابەتانە کەفی ڕسمەکەی بڵاوەکەنەوە چن دەموچاوشتی تەڵخەکەن و وای لێکن بۆی خەڵک نەیناسێ ڕەسی مەلامسەفان وا لێ کردووە بۆ چیش بۆ ئەوەی کە دایخن. ئەو ڕسەی مەلامسەفا کاتی خۆی پارتی بە زۆر سەپاندوێتی دیارە پارتی خۆشەکانی بە زۆر ئەسەپێنێتیادی سەپاندوێتی کردوێتی بە یاسا ئەبێ بە یاساش لا برێ بەڕاستی نەک بەو جۆرە بۆیە ئەمان وایان لێ کردووە بۆ ئەوەی کە لە پارتیش هەوڵ بدا کە تیڤەکان دابخە لە دەسڵاتی خۆیان ڕێک هەدەفەکە ئەوە بوو بەڕاستی و پارتیش ئەو ڕۆڵەی بینی و نشنگەکەیان داخستووە لە کەرکووک و لە هەولێر و لە دهۆکیش. یاتە بە بەرنامە بەڕاستی شاسوار ئەوەی کردووە نەوەکو ئەوەی مەسەلەی ئازادی بێت و چوزانم ئالەم بابەتانە ئەگنا تۆ ڕسمەکە بۆچی والیەکەی بۆچی ئەو شتاکەی بەڕاستی خۆ بە یاسا دانراوە تایسە هەزاران جاشتان بڵاو کردوەوە بۆ ئەم جارە کردان لەبەرەوە ڕێکەوتنە یعنی ئیلاقی بەسەر مەسەلەی هینەوە نییە مەسەلەی ئازادی و وەڵا کاکەەوە پارتی ئەمەی کردو ئەوەی کرد نییە بەڵکو ڕێکەوتنێکە لە بینی ئەوان و یەشێتیە و ئەو ڕێکەوتنە ئەوەیە کە NRT بەتەواتی کاڵ بێتەوە کۆتایی پێ بکە هیوادایش مازی کۆتایی پێ بێشن کە بەڕاستی NRT ڕۆڵێکی زۆر سەخیفی جێڕا لە مێژووی ئێمەیاشن کە درۆزن بوو بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە هات و کۆمەڵێ ئەوەی کرد ئەوەی کرد هەمووشی دو دەرەسە دەچوو دواییە شاسوارش خۆی فرۆش بە یەکێتی و کۆتایی پێات و ئەلم بابەتانە بۆیە هەرویستم ئەوتان پێ بڵێم کە ئەوە شتێکی تاکتیشیە لە ڕاستیە ماوە پوچە و هیچ مانایەکی نییە لە واقعە و ئەوەی کە شاسوار کردی بە تەلەفۆنێک لە ئەمریکاوە کە ئەمە بکەن و ئەوە بکەن یاریەکەی بۆ خۆی ڕوونە خۆشەویستانی من کەس نەکەوێتە داوی شاسوارێکی ساختە چیوە پێتان وابێ مەسەلەکە ئازادیە و مەسەلەی کاری میدیای و ئالم بابەتانە ئەوە نییە. ئێمە ومانان هەمومان لە لای شاسوار لیستی ڕەش بووین خۆشەویستانی ئارام محەممەد هەمومان لیستی ڕەش بووین ڕێگان نەداوە قسەیەکمان لێوە بێتە دەرەوە باش نییە ئەمە واقعەکەیە بۆیە مفصل پێتان بڵێم بە کوردی و بە کورتی پێتان بڵێم ئەمە ڕێکەوتنێشی بینی یەکێتی و شاسوارە بۆ ئەوەی وردە وردە کەناڵی NRT دابخەن و لاوازی کردن نەمێنێ باشە کە هیواداریشم بەڕاستی ئاسەواری نەمێنێ کۆتایی بێبێ
بەڵام هەساون لەو شوێنەواتە لەو هۆڵی پێشوازیە کە ڕزێکی مەلام سەفای لێ وەکو پێم وتن بە پێی یاسا لەوەیە ئەزانم یاساکە خراپە ئەزانم ناشایستەیە بەڵام پارتی سەپاندوێتی و ئەبێ بە یاسایش ئەوە لا ببرێ کە ڕستی مەلام سەفا لێویا بیا لێوێ نەبێ نەک پارتی خۆی بە کەڵەگای سەپاندوێتی بەحسەکە ئەمەیان نییە لە ڕاستیە باسەکە ئەمەیان نییە پارتی زۆشتی لەو بابەتی سەپاندووەم یەکێتی زۆشی لەو بابەتە سەپاندووەم ڕستی مەلام سەفا و مەسعود و مام جلال لە هەموو شوێن دائەنێن و بە ئارەزی خۆیان چوانە بێگە بەڵام بەرحاڵ ئەمە باسەکە نییە با کەس نەکەوێتە ناو هەڵە و وای بیر بکاتەوە کە ئەم مەسایلێکی سیاسی و کاری میدیای و کاری ئازادی ڕۆژنامەگەی ئەلەم بابەتانەیە بەڵکو ڕێک بە تاکتیک هەساون چوون لەو هۆڵەیە شتێکیان کردووە ڕستی مەلام سەفایان تەڵەخ کردووە وەکو ئەوانەی کە ڕسمی ئەو ژن و کچانە ئەشارنەوە بۆی کەس نیان ناسێ ئەمەیان کردووە بۆ ئەوەی کە دایخن یعنی خۆیان ئەمەیان کردووە بەڕاستی بە بەرنامەی خۆیان کردووانە نەک شتێکی تر ئەوە بیستم ئەودان پێ بڵێم بۆی نەکەونە ناوی یاری شاسوار ساختە چون ئەو کۆتایی پیات و خۆی نەوەکەی بۆ ئەبەر کۆتیان پیاتەوە بەڕاستی ئەو خۆفرۆش و خاین درۆزن دەچوون هەر لە ئەوڵی شۆ من زانیمەکەوەیە یەکەم کەس بووم کە هاوارم کردووە بابا ئەم شاسوارە ساختە چییە ئەمە درۆزنە ئەمە کاکە وەڵڵی ئازیزان چی ئەندام پەرلەمانی هەیە چی نازانم چی لە دەوروبەرا بووە لەو گوندی ئەڵمانە شۆقەکانە هەمووی فیلمی ڕوتی پێهین کردووە لای خۆی دایناوە خۆ ئەوانش هەر فاسد هەر مەسەلەکە ئەمریکا نییە بەڕاستی کاکە کە ئەوەی کە لە ئەمریکیەکان ئێمە وتمانە ئەمریکا نازانم فلان دەسەڵات هەرانە لە ئاسی دنیاە لەسەر مەسلەی بێئەخلاقی دروست کراون باشە و ئەمریکا ئیسرائیل ئەوروپا ئەو سیاسیە گەورانە لە ئاسیا بەچی ئەزانن کۆمەڵی ئینسانی فاسدن لە ڕاستیە بناغی ئەمانە لەسەر مەسلەی بێڕەوشتی بنیانراوە خۆ مەشتێکی تازە نییە کە لە ئەمریکا ڕوویاوە شاسوانیش لە گوندی ئەڵمانی هەروای کرد لە حقیقەتە خۆ من فیلمەکەی خۆمان لەبیرە جوتیکە کە چۆن ئافەتی بردبووە بۆ شوقەکەەوە پێوی جوتیکە و چوان باوتە نایشمان ناوە شاسوار جوتیکە ئەوان شەر بە هەمان شکلان کردە بەڕاستی ئەمە خاڵی دووەم مەسەلەی ئەوەی کە لە ئەمریکا بڕوویاوە ئازیزان ئەوەی کە دادگای فیدراڵی وتی و ئەوەی کە FBI بڵاوی کردەوە ئەبێ خەڵکانی عاقڵ بەڕاستی تەنها کار لەسەر ئەوە بکەن کە ئەو بڵاوی کردوێتەوە نەک لە دوای ئەوە هەزاران شتی کە بڵاو بۆتەوە هیچی وان نییە یعنی هیچی ڕاز نییە ئەو شتانە هەمووی دروستکراوە لە حقیقەتان بەڵام تەنها تۆ ئەبێ ئیش لەسەر ئەوانە بکەی کە دادگای فیدراڵی ئەمریکا لەگەڵ ناوی چیە لەگەڵ FBI بڵاویان کردوێتەوە ئەمە ئەگنای کۆمەڵەشی کە هەیە هەمووی دروستکراوە ئەو شتانە مەسەلەن بەنمونە ڤیدیۆیەکم بینی ترامپ وەساوە کشێک گێژنێ گێر سیارێکی پێ دوو مناڵی پێ ئەڵێ و سیارێ بەچەند ئەڵێ بەوەنە یەکسەرا نێشی بۆ ئەکات چەکێک و ئەڵێەوە پارە دوو مناڵەکەشی لێکڕم دایکیشی بە مناڵەکان ئەڵێ خۆشم ئەوێن بایبایان لێکە لە مناڵەکان ئەمی سوا سیارەکە دوو مناڵەکە ئەبە ئەمانە هەمووی دروستکراون لە حقیقەتە لەبەرەوە زۆربەی زۆری ئەوانە ڕاست نییە لاتە لە سەدا 90 بۆی زیاد کراوە کە یاریەکە ئابۆ جۆرەیە بەڵام بە هەر حاڵ ئەمانە هیچ لەوە کەم ناکاتەوە کە ئەم سیاسیانەی ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا و ئەمانە ئیتر بێئەخلاقن ئەمانە خۆ ئەمە شتێکی عەجیب نییە بەڵێزە ئەمە تازە نییە ئەم مێژووی مناڵبازی ئەمانە مێژووی ژنبازی ئەمانە مێژووی دزی و نازانم ئەمانە مێژووی کوشت و بڕی ئەمانە مێژووی ئاگری شەڕ و ئەمانە لە ئاسی دنیاە هەمومان ئەزانین لە ڕاستیە ئێخۆ ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل هەر لەسەر کوشت و بڕ و فەسادی و بێئەخلاقی هەن خۆ ئەمە شتێکیەوە عەجیب نییە خۆشەویستان کەس نییە بتوانێت حاشانە و کا بڵێ ئەمانە بۆ جۆرە نین ئەمانە هەروان لە ڕاستی ئەمانە کاکە کە تۆ هاتی خوێنت ڕشت خوێنی مرۆڤایەتی کاکە دوو لە ڕێوەسوا مناڵی شەوی بەڕاستی کاکە پاشان زۆربەی زۆری ئایدۆلۆژیەکان هەروان پێتان ناخۆش نەبێ هەندێک ڕاستی هەیە ئێڵم ئازیزان ئێستا لە عێراقا کاکە لە عێراقا تۆ بۆ تەیە کچی 9 ساڵی بهێنیت باش نییە کچی 9 ساڵی یاتە مناڵبازی ئازیزان یارا مەحمەد خۆ مشتێکی ئەوەی کە ترامپ ئەیکا لە عێراقیشا هەیە لە کوردستانیشا هەیە دکتۆر عەبدولواحید دوێنێ گوێم لێ مناقەشەیەکە و تەحەداکە ئەڵێ چۆن بوو کشی 9 ساڵی بۆچی بۆ سێ کەس نابێ کشی 9 ساڵی ئەبێ ئاوایە ئەکرێ ئەمیش هەر مناڵبازە خۆ دکتۆر عەبدولواحید خۆشەویستانی ئارام ئەحمەد زۆربەی زۆری ئیخوانیەکان و ئیسلامە سیاسیەکان ئەمانە مناڵبازن ئازیزانی ئارام ئەحمەد کردویانە بە یاسا لە عێراقا کە هەموو پیاوێک بۆی هەیە دوو لە ڕوئێ سوار کشی 9 ساڵی هەبێ بابە تۆ لەگەڵ کشی 9 ساڵی سێ کەسکە ئێمە مناڵبازی بەقوربانێ بخۆ مشتێکی عەجیب نییە هەر ئەوەیە کە ئەمریکیەکان کردویانە هەر ئەوەیە کە سیاسی گەورەکانی ئاسی دنیا کردویانە وشتێکی عەجیب نییە بەڕاستی کاکە تۆ کابرایەکی تەمەنت 70 ساڵە بنمونە دوو لە ڕێەوە سواکشێکی 18 ساڵێ بیت و مارەیەکی تۆ هێنی تۆ مناڵبازی بەڕاستی کاکەژیان
ئێستا لە عێراقا تۆ بەپێی یاسا بەپێی دەستورەکەی خۆیان بۆ تەیە لە کەرکووگا لە بەغایە لەکوێ کچی 9 ساڵی مارەکەی تو بیکەی بەژنی خۆت حەزەکات تەمەنە 100 ساڵ بێت ئەمە چییە؟ ئەمە مناڵبازیە بەڕاستی باش نییە هەر ئەوەیە کە ئێستا لە ئەمریکا و فەزەحەتە سەخیفە ڕوویاوە لەو جزیرەیە کە بزانێت چیان کردو ئەمانە بەڕاستی باش نییە؟ ئەمە واقعەکەیە کاکە لەبەر ئەوە نە هیچ عیراقی بەسەر شارستانیەتی ئەوروپا و ئەم بابەتە مرۆڤ بۆ خۆی خەتەرە بەڕاستی کاکەجیان عیراقی بەسەر هیچ ئەوە نییە کاکە ئەوەی کە لە ڕۆژئاوا ڕوئەیە لە ئاسیاش ڕوئەدا لە عێراقیش ڕوئەیە لە ئێرانیش ڕوئەدا بەڕاستی گرێەکە گرەی مرۆڤە عیراقی نییە بەسەر ئەوە ئێستا کۆمەڵی ئیسلامی هاتوون دانیشتن ئایانەوێت لێرە قەرەبەی خۆیان ئێوەش وەکو ترامپ بوون بەڕاستی کاکە فەرقی چییە؟ تۆ لە سلێمانی شواژنی هێناوە بەیەکەوە لەگەڵ هەر چۆرە ناچێکسەکەی ئەمە هەروەیە کە ترامپ ئەیگا کاکەژیان تۆ کە بەپێی یاسا ئەڵێ تۆ ئەبۆت هەیە سوار مناڵی 9 ساڵی ببی تۆش هەروەکو ترامپ مناڵبازی بەڕاستی هەروەکو ئەو سەخیفانەیە کە و فەزەحەتیان کە تۆ مناڵبازی بەڕاستی کاکە ئەمە حقیقەتەکەیە جا ئێوە پێتان ناخۆشیان نەکەیفی خۆتانە لە واقعان ئێوە پێتان وایە ئێوە شەریفن عالم ناشەریفە کەیفی خۆتانە بەڕاستین بەڵام ئێمە ئەزانین کە سیاسیەکانی دنیا لە نیۆلیبرالیزمەوە لە سەرمایه‌داریەوە کە لە ئاسەکایەتی هەتا سەرمایه‌داری مۆدێرنە باشە کاکەژیان هەتا ئەوەی کە ئەڵێن سەرۆکی ئەمریکات ئەڵێ هی ئەوروپاکان ئەڵێ هی ناتۆ ئەڵێ هی بەڵێ ئەمانە کۆمەڵی خەڵکی بێڕەوشت و بێئەخلاق و فاسدن ئەمانە مناڵبازن ئەمانە هەموو شتێ بازن بەڕاستی ئەمە کەس حاشێنی نەکردە لە مۆزوعان ئێمە یەکەم کەسە لەبن کە باس ئەو مۆزوعانە کردەوە ڕاستی ئەمە واقعە کاکەژیان یعنی شتێکیەوە عەجیب و غەریب نییە خەڵک پێی وایە کە شتێکی زۆر ئەوە ڕوویاوە شتێکی وایە کاکەجیان تۆ ترامپ بە چی ئەزانی کاکەجیان جگە لە کابرایەکی بێڕەوشت و فاسد ئایلەوە تۆ ئەمانە بەچی ئەزانی تۆ ناتۆ بەچی ئەزانی تۆ زەحمە نەبێ ها ئەمانە بەچی تێگەیشتی تۆ کاکەژیان دەستگای موسادی ئیسرائیلی تۆ بەچی تێگەیشتی بە قوربانێ بم هەموو دەوڵەمەندەکانی بۆ کۆکاتەوە بە تیارە ئەیباتە شوێنێ مناڵیان ئاەتێ ڤیددیویان لێگرێ بۆ پشتی یەکترێک شکاندن ئەوش ئاواکەن وەکو ئەوەی کە دەستگای زانینی پاراستن دەستێمانی لە هەولێراییکەن کاکەجیان باشە تەواو ئەمە ڕاستیەکەیەتی ئەمە حەقیقەتە کاکە نەخێر ئەمە ڕاستیە ئەوە ئێوەن دانیشتون ئەتانەوێ شتەکانی خۆتان پیشانەوە وەڵڵا ئەو کەسەی کە هەستێت باسی ئەوە بکاوەکو دکتۆر عەبدولواحید کە پیاو بۆی هەیە لەگەڵ کشێکی 9 ساڵ یا 3 کەسکە ئەوە مناڵبازە جا حەزەکە ئێوە خۆشتان کوشتن ئەمە ڕاستیە کاکەجیان ئیتە تۆ کاکە تۆ خۆیان لەگەڵ 9 ساڵیا کردویانە لەگەڵ 12 ساڵیا کردویانە کاکە بۆ ئێوە ڕەوایە ئەوان شوکو ئێوەوان هەردوو لاتان بێئەخلاقن بەڕاستی هەردوو لاتان بێئەخلاقن هەر ئینسانێک ئەلمانیە کافرە جوولەکەیە نازانم ڕەشە قاوەییە مۆرە بین لەوە بکاتەوە کە لەگەڵ مناڵە سێکسکا بێشەرەفە بێڕەوشتە بەڕاستی ئیسلامی بێ کافر بێ جوولەکە بێ هەرچێ بێ بێقیمەتە بێشەرەفە بێ ئابڕووە کە بین لەوە کاتەوە بڕوا لەگەڵ مناڵی 9 ساڵی و 8 ساڵی و 7 ساڵی ئەوە ناسێکسکا بەڕاستی ئەمە ڕاستیەکەیەتی کاکە لەبەرەوە کەستان خۆتان شەریف مەکەن کاتە تۆ لە سلێمانیەوە هاوارەکەی ئەڵێ هەموو کەسێ بۆی هەیە لەگەڵ من کشی 9 ساڵ یا 3 کەسکا یعنی تۆ بێشەرەف و مناڵباز و خوێڕیت کاتی ئەوانەی کە لە ئەمریکا لە جزیرەیەکە هەڵەسن ئەڕۆن مناڵ کچی مناڵ و کوڕی مناڵ ئەبەن ئەوەی لەگەڵاکەن بێشەرەف و بێئابڕوون وەکو یەکوان ئێوە ناتوانن پاسا بۆ شتێ بێنەوە بەڕاستی هەردووکتان یەکشتن یەک شت یەک زەڕە جیاوازیتان نییە خۆتان شەریف مەکەن پێتان وابێ هەر ئەوانەی ئەمریکا ئەوەی کە ئەویان کردو بێئەخلاقن ئێوەش بێئەخلاقن بەڕاستی دکتۆر عەبدولواحیدەکەیشتان بێئەخلاقە کە دێنێ گوێم لێ بووە ئەڵێ پێداگریەکە ئەڵێ ئاساییە ئەبێ لەگەڵ مڵای 9 ساڵ یا 3 کەسکەیت ئەی مناڵ باسی ساختە چی باشە تۆش وەکو ترامپ وای وەکو هەموو ئەوانە من نازانم کێ بەشدار بووە بەڕاستی لەوانە سەگ و گورگەکانیان زۆرن بەڵام هەموو ئەوانەی کە لەو فەساحەتا لەو جزیرەیە بەشدار بوون کۆمەڵێکن لە هەرە ئینسانە بێشەرەف و بێئابڕوو بێقیمەتەکەی سەر ئەم گۆی زەویە بەڕاستی ئەبێ فەسحێ بە ڕسوا بکرن ئەمە ئەم لاولای نییە بەڵام ئیسلامە ئیخوانیەکان ئێوە بۆتان نییە حکوومەتی عێراق ئێوە بۆتان نییە چونکە حکوومەتی عێراق بەپێی یاسا بڕیاری یاوەکە هەموو کەس ئەتوانێت کشی 9 ساڵی بێنێ وەڵڵا ئازیزان هەر پیاوێ بۆ کشی 9 ساڵی 10 ساڵی 12 ساڵی 15 ساڵی بنوشتێتەوە بێشەرەف و بێڕەوشتە تەواو ئەمە واقعەکەیە ئەمە ڕاستیەکەیەتی لەبەرەوە خۆتان هین مەکەن قسەی قۆڕە تۆ هاتووی بە یاسا لە عێراقاڵی لەگەڵ کشی 9 ساڵیە بۆتان هەیە زەواجکە کاکە 9 ساڵ مناڵە ئەی هاوار کاکە ئێخۆ ئەوەیشی کە ئەمریکا و ئەوانە کردویانە ئێخۆ هەر 9 ساڵ و 10 ساڵ و 7 ساڵ و 12 ساڵ و 15 ساڵە کاکەژیان لەگەڵ یان کردویانە تەواو ئەمە ڕاستیە ئیتر بۆچی پێتان ناخۆشە بۆچی پێتان وایە ئەم عالەمە ناشەریفە و ئێوە شەریفن عیلاقی بەسەر عەلمانی و ئیسلامی بێنەوە بەرەو ئەم بابەتانە نییە
قسەکەی من ڕوونە من وەکو خەڵکی تر نیم قسەم ئەها جەرگ بڕانە ئێڵم هەر ئینسانێک هەر پیاوێ دووبارە و دەبارەیەکەمەوە ئەلمانی بێ ئیسلامی بێ ئیسرائیلی بێ جوولەکە بێ ڕەش بێ قاوەیی بێ باش نییە لەگەڵ مناڵە ئەو کارە بکە بێشەرەف و بێ ئابڕوو بێ قیمەتە و ئەبێ ڕەسوا بکرێ بەڕاستی تەواو ئیتر حەقم نییە بەسەر ئەوە لە ترامپەوە بیگرە هەتا هەموو ئەوانەی کردوانە هەتا ئەگەر دکتۆر عەبدولواحید لە سلێمانی کە دوێ نەبینیمە داوای ئەوەیە کە لە کشی 9 هەتا ئەو بێشەرەفانەی کە لە عێراقا دانیشتون بە یاسا ویان کردووە کە هەموو پیاگە بۆی هەیە لە کشی 9 کات و بچێ مارێکەوە بهێنێت شەرم کەن بەڕاستی کاکە بەڕاستی شەرم کەن کاکە اینجا عزیزان لەوە ئێمە کۆتایی نا قسەکانی من حەقیقەتە ئەزانم ئیخوانەکان پێیان ناخۆشە و دەمیان کردوێتەوە ئێوەی وەکو ئەوان وان ئێوەی داعش فلیمەکەمان بینیوە باش نییە هەتا لەگەڵ شاسوارە جیاوازیتان نییە شاسواری شەر وایە کاکیجان شاسواریش فلیمەکەیمان بینیوە بە قوربانتان چی جیاوازیکی هەیە ئایدەوە کام لەوانە ئەوە ناکەن کاکیجان هەموو سەرانێکێتی و پارتی کامتان زەحمەتێکی پارتی ئەوە ناکەن بەخوا لەگەڵ مناڵە ئەیکەن بەخوا لەگەڵ نێرە ئەیکەن بەخوا لەگەڵ 12 ساڵی 5 ساڵەیە ئەیکەن حسابی پارتیەکێتیش کەس خۆی فش نکاتەوە کاکە من چاکتر ئەناسم ئێوە چ معدەنێکن ئێوە چ داعبەیەکن بەڕاستی ئێوە ماهیەتەکەتان ئەمەیە ئەمە پێویست بەوە ناکە کەس ئەوە بکە کاکیجان ئەکین هەم نەزانم ئێوە پێتان وایە بە عەقڵی خۆتان ئیسلامیەکان ئەنە بڵێ وەڵا ئارام ئەحمەد دیفاع لەواکە من دیفاع لەوە ناکەم بەش کاکە من حەقم بەسەر ئەوە نییە وەکو ئەڵێم ئەلمانی بێ ئیسلامی بێ هەرچێ بێت ئیسرائیلی بێ فڵان فیسار بێ دەست بۆ مناڵبەرێ بێشەرەف و بێ ئابڕووە ئێوەش لە عێراقا کە بە یاسا کردوتانە بێ ئەخلاقیە ئەوە کاکە کچی 9 ساڵی بۆ 3 کەس نابێت کچی 9 ساڵی ئەبێ باوەشی پیاکە خزمەتێکی دوو گەورەیەکی بۆی وەکو بەشەر ئەوە بکە بەڕاستی باش نییە ئەوە دەمپیس و جۆ فرۆشە کە ئەڵێ ئەگە بێ لە کچی 9 ساڵی سێکسکەیت ئەوە بەڕاستی بێ ئەخلاق و بێشەرەفە ئەوە بەڕاستی ئایا کامتان ڕاستیە بن کچی 9 ساڵی خۆتان بخەنە ژێر پیاوێکەوە زەحمەت نەبێ ئیسلامیەکان ها وەڵام مەگەر بەس بێشەرەفی وەکو ئێوە ڕاستیە مەگەر بەس بێشەرەفی وەکو ئێوە ڕازی بێ بۆی کە کچی 9 ساڵی خۆی وەڵا من کچم بێت 9 ساڵی و 10 ساڵی و 5 ساڵیش بێ کەسێک داوای کە قۆنەرە خەمە دەمیەوە هەر پێڵاوەکەم بە دەمیا بە چەکوش ئاوایکەم بە دەمیا بەڕاستی چۆن تۆ پیسایی وا ئەخۆی بێ داوای کچێکی کە تەمەنی 5 ساڵە کاکە چۆنشتی وابێ نەک 9 ساڵیش ئاوای کاکەچە ئەمە حەقیقەتە جاکێ پێی ناخۆشە کەیف خۆیەتی ڕاستیەکان لە ئارام ئەحمەد ئاوا شیعارەکەم ڕوونەوە ڕاستی تا دەوڵەتی عێراق دەوڵەتێکی بێ ئەخلاقە چونکە فتوای یاوە کچی 9 ساڵی بۆ زەواج ئەبێت یعنی مناڵبازە تا ئیسلامی ئیخوانیەکان لەبەر ئەوەی ئەڵێن کچی 9 ساڵی بۆ 3 کەس ئەبێ مارەیەکەی ئەمانە مناڵبازن باش نییە کاکە ڕابەرانی جیهان ئەوەی کە لەو جەزیرە کردویانە ئەو فەساحەتە سەخیفە کردویانە ئەمانە مناڵبازن تەواو کورت و کرمانجی ئەمانە بێ قیمەت و ئەمانە بێ ئەخلاق باشە بناغی ئەمریکا بناغی ئەوروپا بناغی دەوڵەتە زلهێزەکان لەسەر ئەساسی بێ ئەخلاقی و بێ شەرەفی بنیادنراوە کورت و کرمانجی پێتان بڵێم لەسەر ئەو ئەخلاقە بنیادنراوە لەوەرە من تووشی شۆک ناکەم ئەمە ئەوە اینجا یەکشتێکتان پێڵێم کەسێک هەیە بە ناوی مەلاکاوە مامۆستا کاوە لەکوێ لە شەفێڵدا لە بەریتانیا بڕیاریان ناوە وەکو جەماعەتی جۆلانی وەکو جەماعەتی داعش بڕیاریان داوە بەیانی لە مزگەوتێک لە شەفێڵ کۆ ببنەوە پەلاماری ڕۆژئاواییەکان بدەن کوردانی ڕۆژئاوا ئەیانەوێ ئەوانیش چالاکیەک بکەن لە بەریتانیایە دژی کوردانی ڕۆژئاوا باش نییە ئەها من پێم وتن ئەمانە میتن بەجلی کوردیەوە لە بێتانی ئەمان و ئەمود ئەمانە ئاینی نین ئەمانە مامۆسای ئاینی نین ئەمە کاوە کوڕی پا کوڕی فیس کوڕی نازانم تەڕەماش سمۆرەی دارەوان هەموو ئەمانە کاکە گیان کەسانی ئاینی نین ئەمانە بەکرێ گیراوی میتن ئەمانە بەکرێ گیراوی جۆلانی و ئەرە بابەتانن ئەوە تا ئێستا بانگوازێکیان بڵاو کردوتەوە ئەڵێ بەیانی وەرن لەو مزگەوتە کۆ بنەوە لای ڕیژگواویە گەی بە ناوی مامۆستا کاوە لە کۆ ببنەوە هەمویان بە دەنگی خۆیان بڵاویان کردوتەوە کە بچن پەلاماری کوردانی ڕۆژئاوا بدەن لە شەفێڵ لە مزگەوتەکەەوە کۆ ببنەوە لەوێ بچن پەلاماری کوردانی ڕۆژئاوا بدەن ئەمە یعنی چی یعنی لە ڕۆژئاوا شەڕ وەساوە ئەوان ئەوێ لە بەیتەنە چالاکی بکەنەوە دژی کوردانی ڕۆژئاوا بەڕاستی باش نییە ئەمەیە بێ ئەخلاقی ئیسلامیەکان بەڕاستی ئیسلامی ئیخوانیەکان ئەمەیە بێ قیمەتی ئێوە کە قسەتان پێڵم خۆ لە خۆ قسەتان پێ ناڵم بەڕاستی ئەجینا تۆ لە بەریتانیا بەجلی کوردیەوە تۆ یا خەڵکی شارەزور یا خەڵکی هەڵەبجەی بێ شەرەفی بێ ئابڕوو تۆ چی داوا بەسەر ئەوە بڕۆی لە مزگەوتێکا کۆبی تۆ بەیانی بڵێ وەڵا ئێمە کۆبینەوە ئەشین لە جەماعەتی کوردانی ڕۆژئاوا ئەدەین ها ئێوە بۆچی ئەم کاراکەن ئەگەر ئێوە بۆ میتی ناکەن زەحمەت نەبێ ئەگەر جاسوسی ئەردۆغان نین ئەگەر ناتانەوێت ئێوەش شان بەشانی چەتەکانی جۆلانی چالاکیە بکەن لە بەریتانیا ها
دەبڕۆ لەگەی پیان بڕۆن چێکن بیکەن زەحمەت نەبێ بڕۆن فەرموو چیتان پێکرێ بڕۆن بیکەن بەیانی بابتان بینیم تان چێکن بەیانی زەحمەت نەبێ ها بڕۆن بیکەن بۆیە من ئێوە باشە ناسم لە ئەوڵەوە تومە کە ئەمانە ئەم ئیخوانیانە هەموویان میتن ئازیزانی ئارام محمەد ڕەبتیان بە کورتبوونەوە نییە ئەمانە کاکەجیان ئەبێ کورد بە هەموو توانەوە لە ئیخوانیەکان بدا بەڕاستی لەو ئیسلامیانە بدا جای کەرەوە ئاینی ئیسلامی پیرۆز جیاوازە ئیسلامی داعشی جیاوازە بەڕاستی دێگەر ئەبێ جایکە تۆ لێکتر ئەم دوانە دوشتی تەواو بەڕاستی جیاواز لەبەرەوە ئەبێ ئەمانە بکرێنە پێ لە حقیقەتە بۆیان نییە بە ناوی ئاینی ئیسلامەوە قسەکەن ئەسڵن چونکە ئەمانە وەکو پێتان ئەڵێم پیاوی ئەوەن میتی تورکیان وەکار بۆ سەر ئەوواکەن تەواو ئەمە حقیقەتی ئەمانەیە بەڕاستی بۆیە ئەو بڕیارەیان داوە کە بەیانی لەو مزگەوتە لە شەفێڵ کۆ ببنەوە لای ئەو مەلاکاوە ڕیزێرابیە باشە ڕشی ئاوە ڕیزێرابێکی میتاویش کۆ ببنەوە ئەستا بڕۆن پەلاماری کوردەکانی ڕۆژ ئاوا بدەن و بچن لە حەسەدە و پێدە و نازانم ئەمانە لیان بن و ئەو بکەن فەرموو بڕۆ بیکەن زەحمەت نەبێ ئێوەش ئەو چالاکیە بۆ میتکەن بۆ ئەوەی ئەونەی کە ڕسوا و تڕۆ بن لە حقیقەتە بۆ ئەوەی ئەونەی کە سووک و سەلیم بن ئێوەش بڕۆن بیکەن زەحمەت نەبێ ئەی چۆن کاکە ئێوە کاکە میت ڕۆلی تیابینە بە قوربانە بم میت دەولەوە ئەبینێ ئەمانە میتن ئەمانە کار بۆ دەستگاکانی وەکو میت و وەکو جوولانی وەکو ئەمانە ئەکەن بە قوربانتان خۆ ئەمانە ئیلاقیان بەسەر بەس چییە زۆڵجری کوردی لەبەرەکەن و ئەو شتانە ئەکەن ئەگینە ئەمە واقعەکەی ئازیزانی ئارام محەممەد لەوە تەئکید بن بەڕاستی واقعەکەی من بۆ جۆرێ من کاتان ناگرم ئەوە ڕێی من بوو لەسەر ئەو مۆزوعە ویستم پێتان بڵێم لەسەر هەسێتەوەرەکە ئەوەی شاسوار کە باسم کرد ئەوە هەموو دۆ دەلەسەیە شاسوار خۆڕێکی خستووە بە بەرنامە بۆ ئەوەی کە پارتی کەناڵەکانی پێداخەکە پێدا خستووە هیوادارم هەر نەمێنێ هەر ناژمێنێ بەڕاستی NRT و نەوەی نوێ ئەمانە کۆتاییان پێات و خۆشەویستان تەواو یەکێتیە ینی NRT ئەگەر دابخرێ بەیانی یا کوردستان و کوردستان نازانم دابخرێ کەی مشکلی منە کاکەم ئەگەر بەیانی تەلەڤیزیۆن کەناڵەکانی پارتی دابخرێ کەی مشکلی منە چای دەراوە ینی من شەڵ لەسەر ئاڤاکەم دابخرێ شەڵ لەسەر نازانم کەناڵەکانی یەکێتی و پارتی کەم نایکەم داخەتە ئەوەی شاسۆش هەر بە هەماشکە لەگاکە هەسا چووە زۆر زیرەک و زۆڵانە بۆ ئەوەی کە پێی داخن چونکە ئیتفاقی لەگەڵێکێتیا هەیە ڕستی مەناسەفای هێناوە دەموچای تێگا و ئەوانە وەکو سوکایەتیەک چۆن تۆ وەکو پێش لە قسەکان وتم وەکو شۆ تۆن ڕسمی ژنێ بڵاوەکەیتەوە کە کارێکی خراپی کردووە یان لەش فرۆشی کردیامیان کردووە تێکی ئەدێ بۆی نەیناسی ڕستی مەناسەفای لێ کردووە بۆی بێ داخن تۆ ئەگەر پیاوی لە پەرلەمانە ئیشم کردایە بۆ ئەوەی ڕستی مەناسەفا لە یادا نەندێ زەحمەت لێ وترا مەناسەفا هیچ نییە ڕسمی دامەنە لێ بێ زەحمەت بۆچی دایان کاکە نەک ئەمیان وادێ بکەی ئەوان ساختە چێتی وڵاتی و ئەوەی ئەو مەلاکاوە ئەوانشم باس کرد و ئەوەی ناوی چییە ئەمریکا لە ئەمریکا ڕوویاوە ئەو بێشەریفی و فەزاحەتەکە ڕوویاوە ئەوەیشم ئین کرد ویستم پێتان بڵێم بە تایبەتی من خەڵکی حەقی خەڵکی ئاساییم نییە لە خەڵکی فەیسبووکە لە خۆش تەڵێتوانە بابەتانە بەڵام ئەو کەسانی کە ئەیانەوێت ئیش لەسەر ئەو مۆزوع بکەن ئەوەی کە ڕووی داوە لەو جزیرەیە سیاسی بێ ئەخلاقەکان کردویانە لەگەڵ مناڵ و ئەلەم بابەتانە ئێستا زۆر ئەوترێ وان نییە بەڕاستی ینی هەندێک شتێ وانە هەمووی بۆ جۆرە نییە بەڕاستی تێگە لە قسەکانم یعنی قسم لەسەر ئەوەیە کە زۆرشتی بۆ زیاد کراوە تۆ بێ ئەپچیت ئیش لەسەر ئەو بەڵگەنامانە بکەیت کە دادگای فێدراڵی بڵاوی کردووە لە ئەمریکا و ئەوەی کە FBI بڵاوی کردوێتەوە نە کۆمەڵەشتی تر بەدەست دروستیەکە بۆ نمونە ڕسمی سەرۆکی هینیان دروست کردووە خێڕیەکەی ئۆکرانیا ئەم کابرایان ڕسمیان کرد دروست کردووە مناڵێکی لوسە دروست کراوە عەسڵ ئەساسی دێبا بەخۆ ئینسان نابێ ئەوەی گێر بێ باوەڕبار هەموو شتێ بکا کاکە یعنی پێتان وایە خەڵک ئەبێ ئەوەی گێر بێ باوەڕبار هەموو شتێ بکا ناکرێ بەڕاستی کاکە ناکرێت بەڵامی تر ئەوەیە کە بەداخەوە مرۆڤایەتی ئاوایە بەداخەوە بەڕاستی کەسیش تووشی شۆک دەبێ بۆ مۆزوعانە وەکو پێموتن ئەوانەی کە دنیا بڕێوە دەبن قەسم هەموو سەرمایه‌دارە گەورەکانە قەسم هەموو سیاسی گەورەکانە باشە لە ئەمریکاوە بیگرە تا چین لە چینەوە بیگرە هەتاوەکو ئەوروپا و ئەمانە هەمووی بێڕەوش و بێخلاقە ڕەوش دەوانیە بەڕاستی هەموو دەوڵەمەندێکی ئاسایی هەر دەوڵەمەندێکی ئاسایی لە ناو خۆیان گەندەڵە ئازیزانی ئارام محەممەد یعنی هەر کەسێک ئەگەر 200,000 ئیرۆی هەبوو 500,000 ئیرۆی هەبوو لە ناو خۆیان گەندەڵە جا چ جای بگا بەوانەی کە وەکو ئەمانە دنیا بە بەڵە زیلنسکی ئەوانە دروست کراون ئەوانە هەبێت بۆیە ئەم واقع بەڕاستی ئینسان کە ئەوەندە پارەی هەبوو ئازیزانی ئارام محەممەد کە ئەوەندە پارەی هەبوو نازانێت چی بکایتر هەر لە خۆ ئەچێ دوور لە ڕێی دوور حیزە بێ ئەچێ سوا مناڵە بێ ئەچێ بێشت این ناکات تەواو تێک ئەچێ بەڕاستی خۆی پارە زۆری ئەوە مشکلەکەیتی داخەتە پارە زۆری ئەمە کێشەکەیەتی ئەگینا تۆ ئەم هەموو پارەیە بۆ چێ ئەو هەموو ژمارەیە کاک مەسەلەن سەلام هەیە تەمەنی 6 ساڵە بەنمونەکە
باشە تەمەنی 6 ساڵە خاوەنی بەنمونە 6 ملیار دلارە ئێتۆ خۆ هەموو ڕۆژێ 100,000 سەرفکی هەتاتەیە بەستە هەر هەڵپێتی بۆ لەبەرەوەی پارە وایە بەڕاستی پارە زۆری دوور لە ڕووی ئێوە ئینسان حیزەکە ئینسان بێشەرەفەکە ئینسان بێئابڕوەکات باش نییە تووشی هەچی کاساتە ئەیانکان حقیقەتە لەبەر ئەوەیە تەواوی ئەوانی کە لە ئاسی دنیا بڕێوە ئەبن کە سیاسین لە ترامپەوە بیگرە هەتا هەر هەموو ئەمانە لەسەر ئەساسی بێڕەوشتی و بێشەرەفی بنیان دراون دروستکراون میتر کاتان ناگرم ئازیزانی ئارام ئەحمەد ئەزانم کۆمەڵی خەڵکەیە ئاوسە بێ بە قسەکانم لەبەر قسەکانم حقیقەتە لە کۆتا قسەکانمان دووبارە یەکەمەوە هەر ئینسانێک ئیسلام بێت جوولەکە بێت ئەمریکی بێت ئەوروپی بێت ملیاردەر بێت سەرۆکی هەموو دنیا بێت سەرۆکی هیچ نەبێت هەوڵ بدا بیر لەوە بکاتەوە لەگەڵ کشێکی مناڵی 9 ساڵی 8 ساڵی 10 ساڵی 12 ساڵی 15 ساڵی باش نییە بچێت سێکسکە بێشەرەفە بێ ئابڕوە بێ قیمەتە باشە ئینسان نییە و حوشە بەمانای کەلیمە هیچ حاشا حازیش ناکەم لە هیچ کەسێ بەڕاستی هەر کەسێ بێت دیندار بێدین ئاتەئیست ئیسلام کافر فلان مەسیحی نازامتە کاتۆلیک فلان هەچی یەهودی هەرچێ بێ بەڕاستی تاو بین لەوە بکاتەوە لەگەڵ مناڵە سێکسکا بێشەرەفە بەڕا بەمانای کەلیمە تاو بۆ پێتان ناخۆشە ئیسلامیەکان بۆ پێتان ناخۆشە ئیخوانیەکان کاک بۆ پێتان ناخۆش ئێوە واڵن کاکە من بڵێم چی برایم دوێنێ گوێم لێ بووە کاکە ئەم دکتۆر عەبدولواحیدا ئەڵێ قورئان گرتوێتی خوا ڕسوای کردووە بۆ پیس ناشرین دانیشە قسەیەکە کێڵێ لەگەڵ مناڵی کشی 9 ساڵی بۆ دنیا ئەوە بکەیت بەڵێ کشی 9 ساڵی ئاوا تۆ مەقیاسەکە بێنە مەقیاسی چین بۆکەی ئەی هاوار کشی 9 ساڵی تۆ چۆن سێکسی لەگەڵاکەی حیوان ها تۆ چۆن سێکسی لەگەڵاکەی کێ واڵێ لەگەڵ کشی 9 ساڵی سێکسکە ئەوەی واڵێ دوور لە ڕێوەگوی خوارد بە باوکی شۆگوی خوارد بەڕاستی تۆ ناتوانانی من والیەکەی کە من باوەڕ بەوە بهێنم پیا بۆ سە بەلاحێ بەخشێکی 9 ساڵ لۆ بریشێتەوە کشی 9 ساڵی هیچ سێکس نییە تەواو هەزار جار بێت و بڵێ شەرعێنی بۆ نییە ئەو قسە قۆڕانەکەی بەڕاستی کاکە تەواو لە ئەوروپا لەم هۆنداشێکی واکەیت بتڵ دادانشی لێکن کاکە قسەم پێ مەگەنەوە زیاتر یا چۆن کۆمەڵێک مناڵباس کۆبووتۆ لە بەغایە وەڵا کاکە لە بەغا بەپێی قانون و لەگەڵ کشی 9 ساڵە بۆ هێز سێکسکەی ئای تف لەو قانونە باشە تف لەو یاسایە بەڕاستی تف لەو یاسایە کە ڕێگە ئەدا پیا و بچێ کچێکی 9 ساڵی مارە کابی کاوەژری خۆی کچێکی 9 ساڵی خوڕبەسەوە داماوە کە هەر نازانێ ئەو شتانە چیەکە بە هەموو توانامەوە دژی ئەو مۆزوعانم باشە بە هەموو توانامەوە دژی ئیسلامی سیاسی دژی ئاینی ئیسلام ناڵم خۆم ئیسلام وشانازی پێوەکەم دژی ئاینی ئیسلام دژی ئیخوانەکان ئەڵێم دژی ئیسلامی سیاسی ئەڵێم بە هەموو توانامەوە دژی ئیسلامی سیاسی خۆ من قەت نەمشارێتەوە بەڕاستی کاکە بە هەموو پێوانەیە دژی ئیخوانیەکان بەڕاستی ومن حاشانەوە ناکەم بێتەوە من لەگەڵ تا هینم مجاملە ناکەم بەڕاستی بە هیچ جۆرێ چکە من ئێوە بە ئیسلام نازانم من ئێوە بە دروستکراوی ئێوە ئیسلامی خودانین ئێوە ئیسلامی قەتەرین ئیسلامی میتین تورکین و ئیسلامی سعودین کاکە من دژی هەموو ئیسلامیەکی سعودیم دژی هەموو ئیسلامیەکی تورکیم دژی هەموو ئیسلامیەکی قەتەریم کاکە تەنها و تەنها لەگەڵ ئیسلامی خۆیان کورت و کرمانچی بەڵێ من لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامم لەگەڵ ئیسلامی خۆیان لە ڕاستیە من لەگەڵ ئیسلامی ئیخوانیانیم لەگەڵ ئیسلامی لەگەڵ دینی ئیسلامیانی دینی هندیم دینی ناویشیە تورکیانیم بابا لەگەڵ دینی قەتەریانیم لەگەڵ دینی سعودیانیم من لەگەڵ دینی خۆیان کاک هەموو ئینسانێکی شەریف و عاقڵ بێ لەگەڵ دینی خوا بێ کاکەجان تەواو ئێمە وەکو مسلمان وەکو کورد لەگەڵ دینی خۆیان بەڕاستی لەگەڵ دینی قەتەریانی لەگەڵ دینی سعودیانین تۆ وی بە جاسوس و دینی تۆ ئەردۆغانی کردووە بە خوای خۆ ئێمە یەخوامان هەیە یەخوامانەیە کە دروستی کردین بەڕاستی بەڵام تۆ مەجموعەیەکتان کێ خواتانە مەجموعەیەکتان ئەردۆغان خواتانە مەجموعەیەکتان قەتەر خواتانە مەجموعەیەکتان سعود خواتانە ئێمە یەخوامان هەیە کە هەمومان ئەیناسین تەواو ئەمە یاسای ئێمە یاسای کەسی ترمان نایە بەڕاستی ئەوەڵا ئەوەشی بە ئێمە لە ملحید باوکی ملحیدە خۆی ملحیدە بەڕاستی خۆی ملحیدە خۆی نۆکەری میتی تورک و ئەردۆغان و قەتەر و سعود و ئالم بابەتانەیە ئەوە ئێمە نین بەڕاستی ئێمە ئاینی پیرۆزی ئیسلاممان گەرەکە ئەمانەوێ بە دێژایی مێژوش لەگەڵمان نابووە کە ئیسلامی پاکە و خواپەرستە و قورئان پەرستە و هەموو ئەمانەی بەڵام سەر بە ئەوە نییە ئێوە ئەگەر ئێوە کاکە ئێمە یەخوامان هەیە یەک قورئانمان هەیە باشە ئێوە 2000 فەرقتان لێ بۆ تۆ کاکەجان هەمووتان یەک تەخوینەکەن ڕۆژ تا ئێوارە
ئەرێ کامتان ڕاست ئەگەر ئێوە پیاوی ئەو نین کاکەجیان ئێمە یەک خوامان هەیە یەک محەممەدمان هەیە یەک قورئانمان هەیە ئەمە بەرنامەکە ئەمە سێگەی کاکە باشە بەڵام ئێوە هەر لە سلێمانیا چت پاچن باشە هەمووتان ڕقتان لە یەکترە کاکە ئەمە کامتان ڕاستە یەکگرتووی ئیسلامی ئەڵێ کۆمەڵی ئیسلامی ئیسلام نییە ئەو بۆڵێ ئیسلام نییە سەلەفی بۆڵێ نازانم چی نییە جەماعەتی ئیخوانەکان بوون بە دوو بەشەوە ئیخوانی چەپ هەیە ئیخوانی ڕاستەکەی هەیە باشە ئەوانەی سەر بە ئێرانن ئەوە ئیخوانیە هەیە سەر بە سعودە ئیخوانیە هەیە سەر بە قەتەر ئیخوانیە هەیە سەر بە نازانم تورکیا ئیخوانیە قەسمە جانە چییە کۆمەڵێ باسرگانی خێڕین و تەواو شتێکی عەجیبتر نین کاکە ئێوە چی عیلاقتان بە ئیسلامەوە هەیە بەس ئاینی ئیسلامی پێست بەکارهێنن لە پێناوی بەرژەوەندی خۆتانە بۆ پارەکۆکردنەوە بۆ مناڵبازی بۆ ژنبازی تەواو ئەمە واقعەکەیە کاکەجی لە بڕۆم بە خۆتان بیخولێنەوە هەموو ئانەی کە ڕقیان لە قسەکانمە چونکە قسەی حەق ڕقە هەمیشە هەروە بەوە ڕاستی تەواو ئەلا وەلا کاکی ئەمە حەقەتەکەی دیکە یاڵڵا خواتان لەگەڵ ئایزان بەخێرچن تا کاتێک تێم و خزمەتتان خواتان لەگەڵ ئەوە کولی پەیامەکانم